ئازیزانی NRT سڵاوتان لێبێت. با هۆکارە یاسایی و دەستوریەکانی عراق هەرێمی کوردستان شتێکی نییە بە ناوی هێزی ئاسمانی کە ڕەنگە ئەمە ئەگەر خەونێک بێت بۆ هاتنەدی ئەوە لەگەڵ خەونی بوون بە دەوڵەتدا وەک جوانەیەک بێنەدی. لەگەڵ دەرکەوتنی مەترسیەکانی داعش هێرشی فڕۆکە جەنگیەکانی ئەمریکا و دواتر فەڕەنسیەکانش و دواتریش هێزەکانی هاوپەیمانان هۆکارێکی گرنگی یاخود هاوکارێکی گرنگی پێشمەرگە بوون بۆ ڕوبەڕووبوونەوەی چەکدارانی داعش و کۆنتڕۆڵکردنەوەی بەشێک لەو ناوچانەی کەوتە ژێردەستی داعش. لە دیوی دۆمی هەواڵدا لەگەڵ میوانەکەم عەمید ئازاد شاڵی شارەزا لە بواری لۆجستیکی فڕۆکەوانی گفتوگۆ دەکەین سەبارەت بە گرنگی هێزی ئاسمانی. کاک عەمید ئازاد زۆر بەخێر بێی بۆ ستۆدیۆی دیوی دۆمی هەواڵ. بەڕێزان دیارە دەتوانن لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک و لە ڕێگەی پێیجی NRT و پرسیارەکانتان بە کۆمنت بۆ میوانەکەی من بنێرن. کاک ئازاد دەمەوێت سەرەتا بۆ پرسیارە دەست پێ بکەم ڕۆڵی هێزی ئاسمانی بەگشتی لە مەیدانی جەنگدا چییە؟ لە پێشەوە زۆر سپاسی ئەوکەم کەوان بارتان نەمی هاتمە لای جەنابتان بۆ پیرۆزبایی جژنی قوربانی پیرۆز دەکەم لە هەموو ئەو پێشمەرگانەی لە بەرەکانی جەنگان لە بەڕێزان لە وەزیری پێشمەرگەوە تا نزمتنی پرە لە وەزای پێشمەرگە هیوای سەرکەوتنیان بۆ خوازم و مژدەی زیاتری خۆشمان بنێ. وەکو جناب ئەو سوالە فەربوو لە هەموو دنیادا ئەگەر هێزی ئاسمانیەکی پتە و تۆکمە و بەقوت هەبوو بەمانای ئەوەیە تۆ لە سا پەنجای جەنگەکە بردوێتەوانێ و ئێستاش خۆ دەبینی لە عێراقی فیدراڵتا ئێمە سیادەی جەویمان هەیە، یعنی هیچ تارێک هجوومان ناکاتە سەر لەبەرەوە سیادی جەوی کامیلمان هەیە. ئێمە لە عێراقا و مەجالیشمان هەیە کەوا بە ئازادی خۆمان بە ئاسمانی خۆمان ئەبێین و بڕۆین. لەبەرەوە ئەو وڵاتانەیە کە هێزی ئاسمانیان نییە بەمانای ئەوەی ئیفلیجن ینی لەبەرەوەتر لە دەرو دراوسێ و ئەملاوەلا ئەتوانن زەفەریان پێبەرن. بەڵێ لە ئێستادا دەبینین ینی بەتایبەت حکوومەتی عێراق بۆ خۆی داوای هاوکاری لە هێزە هاوپەیمانەکان دەکات بۆ ئەوەی ڕۆڵ ببینن لەم ڕوبەڕووبوونەوەیدا کە ڕوبەڕووبوونەوەی چەکدارانی داعش. حاڵەتێکی ئاسایی ئەمە؟ بەڵێ تەبەن ئاسایە چکە بۆ ئێمە ئەم جەنگەی کە ئێستا تیایەن جەنگی هەموو دنیاە، هەمووی دنیا بێ هاوکاری مام بکە. ئەمە هیچ ئەنی عیب نییە ئەگەر عێراق بە ڕسمی داوای کردی هاوکار بچوە بۆ فڕۆکەوانی سوپاتە ڕانی جێژ بۆ هەلیکۆپتەر لەگەڵ هێزی ئاسمانی عێراق بۆ قووەی جووی بۆ تارانەی باڵی چەسپیوانەیە لە دروستبوونایە ئەو ئیمکانەتی جارانیە کەوا کۆنتڕۆڵی هەموو ئاسمانی عێراق بکە. لەبەرەوە هەروواجبی هاوپەیمانیشەکە هاوکاریمان بکەن. دوایەوە مەسافەیەکی زۆریشمان هەیە لە فەزای جەویکەوە ئەتوانێت ئەوان بۆوان پڕکردنەوانی وشەکانی خۆیان بکەن. بەڵێ هێزی ئاسمانی عێراق بۆ خۆی تا چەند هێزێکی تۆکمەیە و ئیمکانێتێکی باش ئێستا خۆی هێزی ئاسمانی عێراق وەکو ئێستا خۆی سێ هێزەیە لە عێراقا. هێزی ئاسمانی عێراق وەکو بە جنابتم وەکو بۆ فڕۆکەی باڵی چەسپی و هێزی فڕۆکەکانی سوپا بۆ تەیڕانی جێیش بۆ سەمتیاد بۆ هەلیکۆپتەر لەگەڵ هێزی پاراستنی ئاسمانی هەیانە نەگریانە بەس لە نشونما و لە دروستبوونان و هەنگێک دەوڵەتیش زۆر تەخیر بوون کەوا ئەو شتانە بۆ منێری هەم تەیارە و هەم سپێرپارت و هەم ناردنی خوێندکارانی ئێمە بۆ خولانێکەوە لە دەروای بینوانە. دوام تارچانەیە کە ئێستا دروست بوون هەموو تارێکی گەنجن ئەو ممارەساتیان نییە زیاد وەکو تارە کۆنەکان. ئێستا زۆر لەو فڕۆکەوان کۆنانی کاتمتۆ بۆ خزمەت ئەم سێ هێزە هەمووی بواری ئەوان نییە بڕفن بە بێ ئەمڕە پێی تەمەنێنی بە چیەکەن لە کۆلیجی هێزی ئاسمانی گەنج دروستەکەن وردەوەدا ئەیانێرن بۆ دەورە. ئێستا و کولی کە هەش مامول لە سپای کرد ئەو ئێستا وەستاوە خۆزانی بۆ زروفە لەبەرەوە ئێستا زۆر خوێندکاران نەبێت بنێرن بۆ دەرەوەی وڵات. بەڵام نەنێردراون تاوەکو وردە لە خەریکەن ینی باشە. بەڵام لە قسەکەی تۆ ینی دەردەکەوێت کە تاوەکو ئێستا عێراق خاوەنی هێزێکی ئاسمانی تۆکمە نییە. تۆکمە نییە کەوا احتیاجی بە کەس نەبێ نەخن نییە دروستبوونە ینی. باشە ئەم دروستبوونە ئەوەی کە ئێستا ئێوەمانان خەریکن دەتانەوێت خەڵکانێک دروست بکەنەوانێ بە هاوکاری چێە ینی بە تایبەت لە سوود لە ئیمکانێتی وڵاتانی دنیا دەبینن؟ بەڵێ خۆی ئێستا کرد حکوومەتی عێراقی و هێزی ئاسمانی عێراقی لەگەڵ هێزی فڕۆکانی سوپا چەند گرێبەستێکی کردووە لەگەڵ جانیبی ڕووسی
بۆ تایارەی M28 و M35 کەوەکو ئاپاچیوان هێزی ئاسمانی عێراقیش بە عینی شت گرێبەستی کردووە لەگەڵ چیک بۆ جۆری فڕۆکەی 159 هینی تەدریب هینی مەشق و هەروەها لە کۆریای جنوبیش بۆ T50 Golden Eagle کە وەکو F-16 چی بچکۆلەوەیە هەم بۆ تەدریبی ژەبێ هەم بۆ بەعزی هەدافی جەوی بۆ ئیسنادی جەوی قەریبی ژەبێ باوکارین عێراق گرنگترین فڕۆکە ینی باشترین جۆری فڕۆکی کە هەیە بێتاوەکو ئێستا چییە؟ ئێستا ئەو فڕۆکانەی کە بەکارێنێ لەو بێناوەکو دیمان لە تەلەڤیزیۆنە زۆر متئەکدین کاوەستی خۆیان هێنا بۆ قەسەبە ئێستا خۆی سزنەتوو هەیە وەختی خۆی سێ فڕۆکە بۆ ئەمریکای بە دیاری بە عێراق یەکیان وا بزانم ئەو کاپنەی خۆمان کە کووردە کاوا لەسەری ئەرفێ وتێکێکمان عاتڵە دوانەکە ئیشەکەن تیمێکی خۆمان لەو ئەفسەرە کوردانە ئەو فڕۆکەیەکی سزنەتۆ بن بەڕێوە و بۆمبارانی داعشەکەن لە منتیقەی حەمرین لە منتیقەی مەخمود ئەمە منتیقەکانە. باشە من دەمەوێت پرسیار بکەم ینی سەبارەت بۆی کە ئێستا هێزی یاخود هێزی ئاسمانی هاوپەیمانان دەیکات بەرامبەر بە داعش بەڵام هەز دەکەم ئەرکەکانی هێزی ئاسمانی پێ بڵیت ینی لە بەرەی جەنگدا لە مەیدانی جەنگدا ئەرکەکانی هێزی ئاسمانی چییە؟ ئەرکەکانی هێزی ئاسمانی ئەگەر لێک بێتەوە لە پێشەوە کە دەست پێکە بە گۆڕپانی جەنگکە باش کەلیمەی ئیستیطلاع نازم بە کوردی چی پێڵێن استطلاع طبعا طائرات استطلاعي خاص إخواني قوات حلفاء عراقي جيتي كينج إيري هي عيني ريت استطلاع أو منطقة هناك كي استطلاع أو منطقة هناك كردوانو كأو رسماني دسكوتو أو جولاني جي دسكو يكسرها بجوري حركات مختص جوري حركات مختص لبيه تحليل كان كتحليل الشكارة كان كتحليل عن كل الشكارة كان الأوان أيانا بجيتي برسل الأخوان كوا تعيني أوف جورا فروكانا كان كوا قصبي وجانبك دعاء وكأمان كد استطلاع كطاوو وزاني سيا استطلاع شو روجي بونية ببيو آمراننا فروكا تازانات پێشکەوتون يعني شو روجي بونية هموش تتواني بيني أوان شيء كان يكسر دعاء أو أكون تجريد تجريد زاني وكو شوية وكو أو تو خەڵک ڕوت بکەیتەوە یاخود تێرێک بینی پەڕ وای لێ بکەیتەوانێ تەجریدەکە چی ئەگرێتەوانێ ئەو شتان نەگرێت یەکەم شت ئەو جێگانی کەوا مۆڵگەکانیان تایە جێگای مەشقیان خطوطی مواصلاتیان هاتوچۆ مەخازینی ئەتادیان مەوردی مالیان لێ چوو بە یەکو مۆسپای نەوت کە ئەوانە شەل کرد ئیتر ئەوان هەموو پەردووبڵاو بنەوانێ دوای ئەوە کەویتە چی ئەکەویتە عەمەلیەت الئیسناد الجەوی القەریب معناەوە هاوکارەیەکی هێزی ئاسمانی زیچیانەکەی ئەمەش لە چەند واجباتێکە خۆی ئەگرێتەوانێت لە ئەرکەکانەیەکێ لەو ئەرکانە دائیم دەرەم ئەو تارانەیە کە مختصم بۆ ئیسنادی جەوی قەریب ئاگایان لەو جێگا بەرگریانەیە نقاتی دیفاعی خۆمانیانی بزانێت ڕۆی چۆنە ئەگەر ویسمان ئەو منطقە دیفاعی بگۆڕین بێنە دواوە بۆ تۆزێک مراقەبەشەکە لەو بەینانە نەوەکو ئیلتیفافێ بێ یا چواردەورێک یا قوتارات لێکۆ تەسیران تێ بکە و بعضی جاریش هاوکاری شتیکان ئەتوانێت پێ بگەێنێ مەسەلا بعضی جاری وایە هەنگی هەلیکۆپتەریان شەبەکاری تعلیقیان پێیە موادی غذایی و لەگەڵ لەوت و گازوانیان بۆ دانێ وەگەڕێتەوانێ باشە ئەمە هەر ئەمە پێڵێ ئیسنادی جەوی قەریب بەڵێ هاوکاری ئاسمانی نزیک بەڵێ باشە تۆ لە شوێنێکا باست لەوە کرد کە تۆ کە هێزی ئاسمانیت هەبوو واتە نیوەی جەنگەکەت بردوێتەوە بەڵام بە پێی ئەو زانیاریانەی کە هەن و پێیەوەی کە دەردەکەوێت داعش لەم ڕۆوە لاوازە و هێزی ئاسمانی نییە نەیتوانیوە پاراستنی ئاسمانیشی نییە لە کاتێک داوانەی کە ڕوبەڕووی دەبنەوە هێزە هاوپەیمانەکان تەنانەت عێراقیش خاوەنی هێزی ئاسمانین کەواتە دەکرێت لەم ڕۆ بڵین داعش نیوەی جەنگەکەی دۆڕاندۆ لە ئێستادا لە ساد نەڵێن 200 دۆڕانوێتی معنەویەن و تعبەویەن ئاینیشی دۆڕانوێتی باشە ڕۆڵی دژە فڕۆکە چییە؟ چونکە بازدەوە دەکرێت کە داعش لەم بوارەدا ڕەنگە باش بێ بەقەد ئەو دژە فڕۆکەی هەیە ئەو دژە فڕۆکانەی کە هیچ بێ ناگاتە ئەو مەسافە بەرزەی کە فڕۆکانەی عێراق لەگە فڕۆکانی کە ئەرفن ئەو دژە فڕۆکەکانی داعش ناگاتەوانێ عێراقیش 500 کیلۆمەتر بڕۆ هەرەوەی ممکن سەڵاری سترلان پێوێ ئەوەی لەسەر شانەڵە گیرێ هەروانە هیچکان نییە خۆ مەزومی دیفاعی جەویان نییە
بەڵێ خۆ مەنزومەی دیفاعی جوێی بە شەو ڕۆژی دروست ناکرێ. بەڵێ 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 چۆن هێزی ئاسمانی عێراق باسمان لەوە کرد کە دەچێت لە دژی داعش یعنی لە گۆڕەپانی جەنگەکەدا ڕوبەڕووبوونەوە دەکات دەمەوێت ئەوەی کە فڕۆکەکانی عێراق دەیکەن ینی وردەکاریم لەسەر ئەوە بۆ باس بکەیت. خۆی فڕۆکانی عێراق کاچنە گۆڕپانی جەنگەوانێت واجبێکە پێی ئەوانی ژووری حرەکات پێژووری جوجۆر بە خۆشبەختانە من نمە لێرە باسی بکەم. زۆر سوپاسی وەزادی پێشمەرگە دەکەم نەک خۆم کە منتەسیبی ئەوانم لەگەر برادێکم فەریقی ئەوەڵ تاارکن کەمال بەرزیجی قایدی خۆی جەویە دوار و خاننی سەدام ئەڵێ بۆم دەرکەوت کە ملاحەزەی تەلەڤیزیۆنەکەم ژووری حرەکاتی وەزایی پێشمەرگە ئەگەر 92 بێتە لە سەد کەمە تێگەیشتی ینی بۆ ئەو هاوپەیمانەی کە هەیەە لە بینی فڕۆکەوانی سوپا لە بینی خۆی جوی لە بینی هاوپەیمانان لە بینی ستافی ناو وەزارەتە هاوکاریی باش هاوکاریی باشی پێی ئەو هێشتاکو نەچوم سەردانی بەڕێزیانم نەکردو ئیشەڵا دوایش لەگەڵ فەریقە مالاچین هەر بە میواندارێک هەروەکو برادری خۆمان نابینی بەس کە سەیرەکە ینی شارە زایمانەیە تەحلیل لەبێت دیارە خۆی ینی ژوورێکی زۆر ئەکتیڤیانێ و دەستخۆشییان لەکەین و تەمەناکەن هەر بەرەو سەرکەوتن بڕۆن. بەڵێ ئەوەی کە دیسان ینی پێشتر باسمان کرد مەسلەیەوەی کە داعش نیوەی جەنگەکەی دۆڕاندووە دەکرێت بڵێن مادەم هێزە هاوپەیمانەکان و حکوومەتی عراقی ژاخود سوپای عراقیش لە ڕێگەی فڕۆکەی جەنگیەوە بۆ ڕمانی داعش دەکات ئەمە دەبێتە هەوڵێک بۆ کۆتایی هێنان بە داعش لە ماوەیەکی کەمدا. بە بەڕێزی جناو بڵێ مەگە تۆ سەیری نەخشەی ئەو جێگانە پێ کە داعشی لێیە هەرێمی کوردستان زۆر جیاوازە لەوانی کە لەگەڵ منتیقەی دیالە و منتیقەی تکریت و منتیقەی ڕەمادی چکۆ لای خۆمان دووشتی مهم زۆر هەیە لە غورفەی حرەکاتی وەزای پێشمەرگە القیادە والسەطرە جەیدە تێگەیشتی ئێستا داعشیش کە بینی لە منتیقەی خۆمانە وەکو جاران نەماوە ئێستا بە سارەی زۆر قەڵەباڵغ ناڕوە بە سارەی کەمەڕوە بە سواری ماتۆرە ڕوە ڕێخۆیە گۆڕێ جوڵەکە تێگەیشتی ئێستا گەر لێکی بیتەوە گە سەیری جەبهەی حەدیسە و هیت بکەیت لەم دوێن و پێڕۆیە هەموو زەخمێکی داعش بۆ حەدیسە بوو بۆ سەدەکە وە نەبوو نەما بە قووەتێکی بە قووەتێکی کەم چوو پەلاماری هیتە هەچی شورتەی مەحەلی هیت بۆ ڕایان کرد لەبەر ئەویش ناتوانێت حڕێتی ئیشی نەماوە زۆر وەکو جارانی کە داعش. بەڵێ لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک چەند پرسیارێک هاتووە بۆ تۆ داوایان کردو کە وەڵامیان بیتەوە. سەفین خدر لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک سێ پرسیاری کردووە دەڵێ ئایا داعش بە گورزە ئاسمانەکان لە ناو دەچێت. پرسیاری دووەمی دەڵێ ئایا کوردستان دەتوانێت ببێت بە خاوەنی فڕۆکەی سەربازی. خاڵی سێمیش دەڵێ ئایا هێزەکانی پێشمەرگە چەکی دژە فڕۆکەیان هەیە. ئەوەندەی ئەوەندەی من بزانم هێزی پێشمەرگە با لە سوالی ئەخیرە جوابێنەوە چەکی دژە فڕۆکەیان هەیە بڵێ و هەموو متەکاملین و حازرن بۆ هەموو ڕوبەڕوونەوەیەک. دووهەم شت ئەو سوالی کە کاکە کردی بە نیسبەت ئێمە هەرێمی کوردستانەوە وەکو جناب فەرموو لە پێشەکی بەرنامەجەکەدا ناتوانێت ئێمە لە عێراقی فدرالین لە عێراقا یەک ئاسمانەیە یەک کولی خۆی جەوی هەیە تێگەیشتی ناتوانین بەس بۆمان هەیە ئێمە ئەوەی کە هەیە هی عێراقە ئەوە هی عێراقە بەس حێسەمانەیە هەیە بەشدارن بەشدار لەوێت تەلەبەمان هەیە زابطمانەیە ئەفسەرمانەیە هەموو دەورادێ ئەنێرم بۆ دەرەوانێ. ئەو سوالەی کردی پرسیاری یەکەمیەوە بوو دەڵێ ئایا داعش بە گورزە ئاسمانەکان لە ناو دەچێت. خۆی هەموو جەنجێک گورزی ئاسمانی هەتا ئیشی زۆر بوو بە مانایەوە قوواتی زەوی زەعیفە بەس ئەگەر هێزی سەرزەوی بەرەو پێشکەوتن ڕۆی سۆجیاکانی خۆی مایەوە لەوێ تەواو بوو ئیتر ئیشی هێزی ئاسمانی کەمە بێ تێگەیشتی یعنی شتەکە بە عەکسەوەیە. بەڵێ باشە سەبارەت بە ناو هێزی ئاسمانی عێراق زۆرن ئەو کوردانی یعنی کەمایی دڵخۆشین ئەو ڕێژە و حجمێک کە هەیە لە هێزی ئاسمانی. ئەگەر بەتان باسکەن ئەبێت لێرەوە هەمومان سوپاسی وەزارەتی کاروباری پێشمەرگەی جاران کە لە سلێمانی بوو لەگەڵ وەزاری پێشمەرگە کە لە هەولێر بوو دائیم و دەرەم هەمیشەیی بە دوای ئێمەوە بوون بۆ وەرگرتنی خوێندکاران بە پارەیان پیان مەسەفیان کردن وەفدمانە هێنا لە بەقاوە بۆ ئێرە فەحسیان نەکردن. لێرەوە من سوپاسی هەموو خەستەخانەکانی ناوچەی سلێمانی یەکەم
کاوا فەحسی خوێندکارانیان نەکرد یعنی وەزارەتی پێشمەرگە گەورە و بچووکیان لە جوندیەکە لە باب نظامیەوە هەتا وەزیر بەرز شێخ جعفەر وەزیر زعیم عەلی کەلێ بوو هەموو هاوکاری خوێندکارانیان کرد و بەربوونێکی باشیان هەبوو و ئینشەڵا مستەقبەلیشیان هەبێت. ئێستاش نەتیجەی باشیان نەتیجەیان باشە و ئینشەڵا بەرەو پێشکەوتنی ژەڕۆن. زۆر باشە. دەمەوێت چەند کۆمنتێکی دیکەت بۆ بخوێنمەوە بەڵام بابەتێکەیە کە زۆر دەبێتە جێگەی پرسیارانی لە ئێستادا بە تایبەت لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوکدا زۆر بڵاو دەبێتەوە ئەو گرتە ڤیددیۆیانەیە کە فڕۆکە جەنگیەکان تۆماری دەکەن لە کاتی لێدانی چەکدارانی داعشدا ئەمە چۆنە ئەگەر ئەمە تقریبا من شارەزاییم زۆر لێ نییە عیب نییە شارەزاییم لێ نەبێت بەس خۆی ئەمە تەسویری جەوی لەیلیە بە لێزەری ژەجیرە تحت ئەشکال حەمرا ئەمان ناگرێ بڵاوکردنەوەی ئاساییە حاڵەتێکی ئاسایی والله بەڕێی من تقریبا بۆ ناحیەی معنەوی زۆر ضرورە ینی تێگەیشتی بۆ واجباتی خوان بەڵێ کارۆخ دەڵێت ئایا داعش هیچ فڕۆکەیەکی جەنگی ئێوەی خستۆتە خوارەوە دیارە مەبەستی هێزی ئاسمانی عێراق ئەوەی من ئاگام لێ هیچ شتێک نەبووە ئەوەی کە ئێمە شتێک نەبوو بەس ئەمە جەنگیشە کاکە تارەجەکەوێتە خوارەوە ئەو فڕۆگانەی شنگال ئەو لیواڕووکنە ئەوەی کە هاوکاری خەڵکی کەوتە خوارەوانەیە شەهید فەقیرە. بەڵێ پرسیارێک کراوە هەرچەندە پرسیارێکی کۆمیدیە بەڵام پێم خۆشە ڕۆبەڕی تۆی بکەمەوە لەبەرەوەی داوای وەڵامی کردووە دەڵێ ئایا ڕاستە فڕۆکەکانی عێراق لە جیاتی بۆمب ئاویان ڕژاندوێتە خوارەوە بۆ داعش؟ یان فڕۆکەیەکەیە کە ئەرکەکەی ئەمە بێت نەخشتیوان نییە قابل خۆ فڕۆکەوانی کوشت و کاڵی نییە دەگەیت. باشە پرسیارێکی دیکە بۆچی دەڵێ ئایا بۆچی فڕۆکەکان خۆراک و ئاویان وەکو پێویست بۆ هێزەکان نەگواستۆتەوە تاوەکو ئێستا دیارە بە شێوەیەکی گشتی باسی کردو ڕەنگە بە تەنیا مەبەستی سوپای عێراق نەبێت مەبەستی لە هێزی پێشمەرگی کوردستانیشە ئەمە بۆتە ئەرێک بۆ هێزی ئاسمانی عێراق کە خۆراک و یاخۆت ئەو پێویستی لۆجستیکانی کە هەیە بینێرێت بۆ هێزەکانی پێشمەرگە. ئەمە کاری هێزی ئاسمانی نییە تەمینی خواردن و ئازوقانە هەمووی بەرپرسە بە ئەو هێزانەی لەسەر زەوین دایرە ئیداران هەیە میران هەیە عینانە یێرن هیچ قوی جەوی بە حیاتی خوانی تەوزیع نەکردووە بەس بۆ بەعزی حاڵاتی ضروری مەسە بۆ لێقەومانی شتێک لە پرەکە ئەگەر بارێک هەڵگرێ بێنێ لە مەتاڵی سلێمانی دابەزێ بڵێ خواردن هێناوە بۆ ئاوەڕەکان وشتی ئەوانە ئەنە واجبی ئەو نییە لە ئانی شەڕا خواردن تەوزیعەکە بەس ئەگەر بڵێ هێزێک گەمارۆی رابێت لە جێەکە بە تاراتی هەلیکۆپتەر بە شەبەکەی تعلیقە هەڵێگرێ وایانە بە ئەوە جیایە. بەڵێ بابەتێکی دیکە مەسلەی گۆڕەپانی جەنگ ئەوەی کە لە عێراقەیە و ئەوەی ئێستا لە سووریا دەگوزارێت جیاوازی هەیە زۆر جیاوازی یەکەم جیاوازی سووریا سیادەی جەوی نییە وەکو ئێمە سیادەی جەویمانەیە تێگەشتی لە سووریاش دەگە تەماشاکەی داعش ینی چیپیۆن ئەرکەکەی خۆی هێشتا کۆر بەرداوامە لە هەجووم نەیگۆڕێەوە وەکو ناو عێراقا سا لە عێراق وەکو جاران نییە دەرناکەوە ئەڕوا جێ خۆیە گۆڕێ لەەوە فەرقێ دوای لە ناو قیادەی جێشی حڕی سووری ئەگەر ئێستاوان هەموو لەوێن هیچ قیادە و سەیطەرەیەک نییە هەرێکە بەلای خۆی ڕایەکێشێ بەس ئێمە خۆشترینشت ئەوەیە کە قیادە و سەیطەرە بەدەست خۆمانە لە ژووری حرەکاتی وەزای پێشبەرگە کە ئەوە لە سا پەنجاکەی کەشی خستە سەر سا پەنجاکە هێزی ئاسمانی. بەڵێ باشە پێتان وانە یعنی کە وەکو پێویست هەرێمی کوردستان ینی احتیمامی نەداوە گرنگی نەداوە بە بابەتی فڕۆکەوانی خۆی ئەگەر ئێستا من لای جەنابتان باسی بکەم پێویستە ئێمە ئێستا ئەمڕۆ لە بەیانی باشتێکە لە ناو میلاکی وەزارەتی پێشمەرگە بەڕێوەبەراتی دروستکەین بۆ هێزی ئاسمانی و هێزی بەرگری ئاسمانی بۆ خۆشبەختانە ئەفسەرمان زۆرە ئەمە تەڕەحکراوە تاوەکو ئێستا بەڵێ تەڕەحکراوە و پێشماوتن و لە جەریدەشا بڵاومان کردوتەوە لە ئەعلامشتا بڵاومان کردوانێ زۆریشیان پێخۆش بووە بە زۆر جار بوار نێراوە کاک بوار نێراوە تێگەیشتی ینی چه بواری بوارەکە زانی چۆن لە پرەکە مشکلەیەک دروست بووە سای چۆکۆ مشتێ دروست بوو تێگەیشتی دروست بوو لە پرەکە
مەسە جێشکراوە بەرەو پێشمەگە چوو بەرەو خانەقین چوو بەرەو کەرکووگۆ نییە بۆ خۆت زروفەکە باش بەس ئەرکی ئەو بەڕێوەبەرایەتیە چی دەبێ ینی پێشتر باسمان کرد بۆ هەرێم ناتوانێت خۆی ئەو بەڕێوەبەراتە زانی چۆن ئەبێ ینی وەکو ئەبێ بە حەلقەیەکی وەسڵ لە بینی ئێمە و هێزی ئاسمانی عێراق و هێزی فڕۆکەوانی سوپا توێمە تاوێ عێراقین دوای ئیشرافی ئەو هەموو خوێندکارانەیە کا تەقدیمێکن لە دەرچی دوانزەی زانستین بۆ فڕۆکەوانی تێگەیشت ئەمە هەمووی ئەوکە دوای لە پرەکە مەجالێکە بینە مەسەکە تۆ فڕۆکە بکڕی بۆ نادێکی تەیەران بۆ فڕۆکەوانی نادێکی ئەهلی ئەلە لە ڕێوە زادی پێشبەرگەوانێ تێگەیشتی ئەوە یەک تۆگە تاو بوو هۆبەیەکە کردوانێ بۆ دیفاعی جەوی بۆ پاراستنی ئاسمانی ئێمە ئێستا دیفاعی جەوی لە هەرێمی کوردستانە لە ناو یەکانی وەزایی پێشمەرگا هەیە خۆشبەختانە متەکامیلە بەشتە دوو مەتاڕەیە مەتاری سلێمانی هەولێر دیفاعی جەویتیان نییە دوو بەنداو هەیە بەنداوی دەربەنی خان و دوکان دیفاعی جەویتیان نییە تێگەیشتی ئەگەر هەش بێ یعنی کەمە لەبەرەوە کە ژووری دیفاعی جەوی دروست کرد وەزاری پێشمەرگە ئەوەکرێت سەرشتانی خۆی هەموو شتێ دروستەکە بۆی شەڵالم بەنێشا دروستیەکەن و تەواوی جەبێ ینی پێشکەوتن زۆر بەڕێوەیە بۆتە بڕیار ئەوە دیراسە دەکرێت کە میلاکی زیاب بکەی ئەبێت تۆ بینێری لە بەڕێز وەزیری پێشمەرگانی بۆ ئەنجومەنی وەزیران ئەنجومی وەزیروان لژنەدانێ ئەڵێ ئەسبابی موجبەکەی چی ئەمە 1 و 2 3 و 4 و 5 جاکە هاتەوە ئیزافەیەکەن و خەرجمان زۆرە توانێت لەکە پۆستی خۆی ببینێ باشە ئێستا ڕێژەی کورد لە ناو سوپای عێراقدا زۆرە پێما بە کەسی یەکەمی هێزی ئاسمانی عێراق کووردە بەڵێ کاکفەرەکانوەرە بڵێ بڵێ زۆرنەوانی کە بەرپرسیارەتی یەک شتێک پێ بڵێ بەکاردان ئێمەی هەرێمی کوردستان خوێندکارەکانمان تااقەتیان نییە بچن تااقەتیان نییە بچن لەپرێکە ئێمە بانگاواز بڵاوکاتەوە زاری پێشبەرگە بە ڕێوەبەری گشتی خۆبەخشەکان کاک ئەمید فواد و کاگلێوە عەزیزێ هەمووی لاکە بن هەموو شتێ بڵاوکەنەوە کەس نایە بە دەنگمانەوانێ بە شتێکی کەژێ زۆر گرنگ ئێمە مەساگە ڕەنگەگەرەوە هۆبێ هەبێت ئەوش کار ئاسانی بڵێ ئەمە هینە وەکو چۆنەڵێ هاوکاریکردنە لە بینی بەڕێوەبەری گشتی خۆبەخشی و لەگەڵ ئەو هۆبایە تێگەیشتی هەردووچان متەکامیلن یعنی بۆ یەکتری لەبەرەوە کە تەماشای گەنجی ئێمەش لە ساهشتا تەندروستیان تاو نییە زانی سەد کەس تەندروستیان تاو نییە سەد کەس بۆ پزیشکینی بۆ پشکنینی پزیشکی باشە 15 دەر ناچێ کاک تەماشاکەی جگەرە خۆی لەم هەراوەتە قاچی خوارە انحرافی زۆرەیە تەماشاکەی دەورەی پێشووتر 24 کەس 32 کەسمانمانەوە 13 لە مستەشفای ئاسۆی شەید ئاسۆی چاو انحرافی چاویان نەبوو تێگەشتی کەمیژنیا بەنسبەت کوردەوە یان بەگشتی هەموو لە هەموو عالەمە ڕێژەیەگەر 150 گەر بچێ بۆ فڕۆکەوانی باشە تێگەشتم کار نەخێنە لە هەموو عالەمەوە هەیە ئەگەر لە ئەمریکا لە 150 کەس دەرچوو تۆ براوەی بەڵێ زۆر سپاس بۆ ئەمید ئازاد شاڵی شارەزا لە بواری لۆجستیکی فڕۆکەوانی سپاس دەکەین کە میوانی دیوی دووەمی هەواڵ بوویت ئازیزانی زۆر سپاس بۆ سەرنج و کۆمنت و پرسیارەکانی ئەوش لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک تا بەرنامێکی دیکە هەر شاد بن دەست